بە پێی نووسراوێکی فەرمی قایمقامیەتی قەزای چەمچەماڵ ماوەی مانجێک مۆڵەت بە هاوڵاتیانی سەنتەری قەزاکە و ناحیەکانی دەوروبەری دەدرێت بیری ئیرتیوازی لێ بدەن. ئەم بڕیارەش دوای ئەوە دێت چەندین ساڵە کێشەی کەماوی لە سنوورەکە هەیە، بەڵام تا ئێستا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆیان چارەسەر نەکراوە. هاوڵاتیان دەڵێن باهۆی بێئاویەوە ناچارن لەم بێموچەیەدا بە نرخێکی زۆر بیر لێ بدەن. ئاماژە بەوەش دەکەن بەراورد بە ساڵانی پێشوو لێدانی هەموو مەترێشی بیری ئیرتیوازی $5 زیادی کردووە. بەڕاستیانی ئێمە بێئاوی وای لێمان کردووە ناچار پەنامان بۆ ئەم بیرە بردووە. داوامان لە قایمقامی چەمچەماڵ و ناحیەی شۆڕژ هەیە، بەڕاستی ئێستا لەم کاتەیە لەم قەیرانەیە و لەم بێپارەیە مەترێکی ئەم بیرە لێ ئەدەن $12 بۆ ئێمە زۆر زۆرە. داواکانی لە قایمقامێت و لە ناحیەی شۆڕژ لیزنێک لەسەر ئەمە پێک بێنن هەر هیچ نەبێت کەمی کەنەوە بۆ $7 تا $8، ئەنی $12 بۆ ئێمە زۆر زۆرە. بەڕاستی پێشتر لە $7 کەمتر ئێشیان کردووە. لە 2013 ئێمە لێدان ئەومان نییە، هەفتەی جارێ ئەو بۆ شۆڕژێ ئەو هەفتەیە ئەو ئێمەش نایە 2 ساعاتەکە نایە. تاسیسی ئەم کۆمپانیای بەڕێزم بەشەی ئێمە بەغەڵەت کراوە. چەند جارێدا سەردانی محافزمان کردووە، سەردانی قایمقاممان کردووە، کردوتە بەڕای بەراتی ئاو، هیچ تا ئێستا کێشەکەمان چارەسەر نەکراوە. لێدانی ئەم بیرانە هۆکارەکەی ئەوەی بێ خەڵک بیاوە، ئەگەر بیاو نەبێ ئەماوە خەڵکی خواردن نایەن بیرانە، بەس ناچارە خەڵک مەجبورە بەم بێ مەعاش بێپاری ئەم بیرە لێ بدات کە بەس کولفێکی زۆریشی دێت، پارێکی زۆریش دێت. بۆ ئێستا زۆر زۆرە، خەڵک لە کاتیان موچەی نییە، هەفتەیە پێشتا وتیان بە $7، ئێستا کراوەتە $12. بە جۆرەی زانیاریەکانی پەیام سەرەڕای بڕیارەکەی قایمقام بۆ لێدانی بیر، بەڵام لە بازگەی بانی مەقان ڕێگری لە هێنانی ئامێرەکانی هەڵکەندنی بیر دەکرێت. سەبارەت بەو ڕێگریانش پەیام پەیوەندی بە هەریەک لە لێپرسراوی بازگەی بانی مەقان و تەبێژی یاسایشی ڕۆژاوای سلێمانیەوە کرد، بەڵام ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوەیەک بدەن. قایمقامی قەزاکەش دەڵێت هەر کەسێک نرخ بەرز بکاتەوە ڕێکاری یاسایی بەرامبەری دەگیرێتە بەر و سزا دەدرێت. تەنسیقی تەواو ئیداراتی قەزای چەمچەماڵ هەمووی وەک چەپکە گوڵێک و وەک یەک دەست کار دەکا و هیچ جیاوازیەک لەلایەن ئەو بڕیارەی کە لەلایەن بەڕێوەزان بەڕێوەبەری ناحیەکان ئاسایش پۆلیس هەر لایەنێک دەرەچێ هەمووی یەک بڕیار و یەک جیهەتە، بەڵام ئەم شووی بەسەرداهات بەڵێ سەرش دیاری دەکەین و ئاسایشیش هاوکارە لە دەستنیشانکردنی خاوەن بیرەکان، لە دەستنیشانکردنی خاوەن جیهازەکان و لە دیاریکردنی نرخ و لە دواتریش لە دەرکردنیان بۆ دوای مانگەکە. قەزای چەمچەماڵ بە تایبەت لەگەڵ هاتنی وەرزی هاویندا بەردەوام کێشەی کەم ئاوی هەیە. سەرەڕای چەندین جار بەڵێنی بەرپرسانیش بۆ چارەسەری گرفتی کەماوی قەزاکە بە تایبەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا، بەڵام تا ئێستا کێشەکە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ئێستاش دام و دەستگاکانی سنوورەکە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان پەنا بۆ لێدانی بیر دەبن کە ئەمەش نەک کێشەکە چارەسەر ناکات، بەڵکو و چەندین زیانی گەورە لە ژینگە و سامانی ئاوی ژێرزەویش دەدات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.